سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بەوە پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەر لێڕێی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانوشینکراوانی کەشوەری لا کرماشان و سنا بەڕێوەچوونی مەراسمی ناشتنی تەرمی یاڤەر وەیسی لا سەلاسی باوەجانی لە سزارەزانی دوو بەندکراوی کورد لە زیندانەکانی ئیلام و قزڵ حەساری کەرەج بانکشتی هوشیار شعبانی بەندکراوی سیاسی پێش و بۆ دادگایبانە بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی تاهێر خەلیلی لا سلێمانی هێرشی پۆلیسی لەندەن بۆ سەرنجومەنی فەرهەنگی کوردان لا بەریتانیا کۆبوونەوەی پەرستەران لە مەشهەد و ئەهواز و ناڕوونی چارەنووسی چالاکێکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئەڤین درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە کرماشان و سنا ڕۆژی سێشەممە هەفتی مانگی سەرماوەز خانشینکراوانی کەشوەری لە شارەکانی کرماشان، سنا، ئەهواز، هەمەدان، عێراق و مەمەسەنی لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانشینکراوانی کەشوەری خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزایە بە پێهەڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵە یەکسانسازی دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. بەڕێوەچوونی مەراسمی ناشتنی تەرمی یاوەر وەیسی لە سەلاسی باوەجانی ڕۆژی سێشەممە هەفتی مانگی سەرماوەز مەراسمی ناشتنی تەرمی یاوەر وەیسی کۆڵبەری گیانبەخت کرد و بە چەقەی هێزەکانی ڕۆژیم بە بەشداری بەرینی خەڵک لە شاری سەلاسی باوەجانی بەڕێوەچوو. یاوەر وەیسی شەوی یەکشەممە 5 سەرماوەزی 1402 بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری نەوسوود گیانی لە پێناو دابینکردنی پاروێگنان بەخت کرد. ڕۆژی سەرشەممە مەراسمی ناشتنی سەرمیە و گەنجە بە بەشداری بەرینی خەڵکی سەلاسی باوەجانی وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی بەڕێوەچوو. لە سزارەزانی دوو بەندکراوی کورد لە زیندانەکانی ئیلام و قزڵ حەساری کەرەج بەیانی سێشەممە هەفتی سەرماوەزی 1402 حکمی عەدامی دوو بەندکراوی کورد بەناوەکانی ئەقباڵ فەتحوڵڵاهی و شەهرام محەممەد بەیگی لە زیندانەکانی ئیلام و قزڵ حەساری کەرەج جێبەجێکرا. بە پێڕاپۆرتەکان ئەقباڵ فەتحوڵڵاهی خەڵکی ئیلام 5 ساڵ لەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕۆژیمەوە بە ئەعدام مەحکوم کرا. هەروەها حکمی ئەعدامی بەندکراوێکی دیکەی خەڵکی ئیلام بە ناوی شەهرام محەممەد بەیگی کە لە ڕێکەوتی 20 خەرمانانی 1400 بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و بە ئەعدام مەحکوم کرابوو لە زیندانی قزڵ حەساری کەرەج جێبەجێکرا. بانکشتی هوشیار شعبانی بەندکراوی سیاسی پێشوو بۆ دادگایبانە لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوێکی سیاسی پێشوو چالاکێکی مەزەنی خەڵکی بانە بە ناوی هوشیار شعبانی تەمەن 28 ساڵ بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بانکشتی دادگای ئینقلابی بانەکراوە. بە پێڕاپرسەکان هێزەمنیەکانی بانە ڕۆژی 13 خەرمانان بۆمبەستی دەست بەسەرکردنی هوشیار هێرشیان کردی بۆ سەر ماڵەکەی بەڵام سەرکەوتوو نەبوون. هەر بۆ هۆیەوە پەروەندە سازیان بۆ کردو کۆتاییەکانی مانگی خەزەڵوەری ئەمساڵ لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی بانە بانکێشکرا. بە پێ ئەبلاغیەی دادگا ناوبراو ئەبێ لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا خۆی بە لەقیەکی دادسەرای گشتی و ئینقلابی بانە بناسێنێت. هوشیار شعبانی پێشتر و لە ساڵەکانی 96، 97، 98 و 1400 لەلایەن ناوەندە ئەمنی و قەزاییەکانەوە بانکشت و دەست بەسەر و هەشکەنجە درراوە. ئەو چالاکە مەزەنیە پێشتر بە 5 ساڵ زیندان مەحکوم کرابوو بەڵام حکومەکەی بۆ 8 مانگ چاودێری لە نزیکەوە کەم کرایەوە. ساڵی 1400 هەساویش بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. دانانی مەرجی بارمتەی 7 ملیارد تمەنی بۆ ئازادی ماشەڵڵا کەرەمی. ماشەڵڵا کەرەمی باوکی هەمیشە زیندوو محەممەد مهدی کەرەمی کە لە بزوتنەوەی ژنجیان ئازادی لە شاری کەرەج لە سێدارەدرا دوای 3 مانگ بەندکران لە قەرەنتینەی زیندانی ناوەندی کەرەج بۆ بەندی 15 ئەم زیندانە گۆزراوەتەوە و
بۆ ئازادکردنی کاتی مەرجی قورسی 7 ملیارد تمەنی دیاری کراوە. تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی ئەو تۆمەتانێ دراوەتە پاڵ ماشەڵڵا کەرەمی لە بەردەستانیە و دەسەڵاتی زادوەریش بۆ ئازادکردنی کاتی ناوبرا و بڕی 7 ملیارد تمەن وەسەقێدانەوە. بە وسەیە چالاکانی مەزەنی ئێران ڕژیمی ژنایەتکاری ئیسلامی دەیەوێت 7 ملیارد تمەن لە کەسێک وەربگرێت کە کوڕەکەیان کوشتووە و خۆشی ماوەی 3 مانگە لە زیندان چارەنووسی نادیارە. بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی تاهێر خەلیلی لە سلێمانی. ڕۆژی سێشەممە هەفتی مانگی سەرماوەزی 1402 مەراسمی پرسە و سەرخۆشی هۆنەرمەندی شۆڕژگێر کاک تاهیر خەلیلی بە بەشداری بەرینی خەڵکی سلێمانی لە گۆڕستانی بەکرەجۆ بەڕێوەچوو. تاهیر خەلیلی لە جایکبووی ساڵی 1335 هەساوی لە شاری بۆکانە. هەر لە دوای شۆڕشی گەلانی ئێران دژ بە نیزامی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆمارە ئیسلامی هاتە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵە و بۆ ماوەیەک وەک پێشمەرگە دژ بە کۆماری ئیسلامی خەباتی کرد. ئەم هۆنەرمەندە خاوەنی چەندین سرودی شۆڕژگێرانە وەک لە قەندیلی سەربەرزەوە و بەرهەمی هۆنەریە کە وەک یادگار لە دوای خۆی بەجێهێشتووە. هۆنەرمەند تاهیر خەلیلی لە ساڵانی ڕابردوودا لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ بوو، بەڵام پاش گەڕانەوەی بۆ باشووری کوردستان ڕۆژی سێشەممە 5 سەرماوەز لە شاری سلێمانی لە تەمەنی 67 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵکۆچی دوای کرد. هێرشی پۆلیسی لەندەن بۆ سەرئەنجومەنی فەرهەنگی کوردان لە بەریتانیا. ڕۆژی سێشەممە هەفتی سەرماوەزی 1402 هەساوی پۆلیسی لەندەن لە نەکاودا هێرشی کردە سەر ئەنجومەنی فەرهەنگی کوردانی دانیشتووی بەریتانیا و لێپرسینەوەی لە ئەنجامانی ئەو ڕێکخراوەیە کرد. بە پێی راپۆرتی فریدام نیوزی ئینگلیس، هێرشی پۆلیسی لەندەن تەنیا 2 ڕۆژ دوای دیداری وەزیرانی بەرگری تورکیا و بەریتانیا ڕوویداوەکە تیادا لەسەر هاوکاریە ئەمنیەتی و دیفاعیەکانی هەردوولا جەختکرا بوو. جێگەی ئاماژەیەکە مێدیاکانی بەریتانیا لە چەند مانگی ڕابردوودا باسییان لە گوشاری بەردەوامی دەوڵەتیە وڵاتە بۆ سەر شەڕەکانی سیاسی و فەرهەنگی کورت کردبوو. مانگی ڕابردووش مەد برۆفیلد دامەزرێنەری ناوەندی توێژینەوەی زانیاریەکانی ڕۆژاوای کوردستان پاش گەڕانەوەی بۆ بەریتانیا لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کرابوو. کۆبوونەوەی پەرستاران لە مەشهەد و ئەهواز. ڕۆژی سێشەممە هەفتی مانگی سەرماوەز پەرستاران و پێرسۆنەلی فریاکۆچنی خێرا لە شارەکانی مەشهەد و ئەهواز دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرسەکان پەرستارانی ئەهوازی بە کۆبوونەوە لە بەردەم ئوستانداری و ڕاخستنی سپرێ بەتاڵ ناڕزایەتی خۆیان لە ئازدۆخی خراپی پیشەوی و معیشەتی نیشانداوە. لە شاری مەشهەدیش پەرستاران لە بەردەم ڕێکخراوی نیزام پزیشکی کۆبوونەوە و خوازیاری بایەخزان بە کێشە و گرفسەکانیان بوون. پەرستاران و کادری دەرمانی ئێران خوازیاری شوونەسەرەوەی یاسی هەقدەست، پێزانی هەقدەستە دۆخراوەکانیان، پێزانی ئیزافەکاری و کارانە، زیادکردنی تعرەفە پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی پەرستاری نوێ و کەمکردنەوەی ساعاتی کارن. خۆپیشاندانی مامانەکانی سەرانسەری ئێران لە تاران. مامانەکانی سەرانسەری ئێران ڕۆژی سێشەممە هەفتی سەرماوەزی 1402 لە بەردەم وەزارەتی دەرمان و پەروەردەی پزیشکی کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە پێزانیاریەکان مامانەکانی سەرانسەری ئێران خوازیاری دابینکردنی ئەمنیەتی پیشەی و بیمە، ئاسانکاری بۆ درێژەدان بە پرۆسەی خوێندن لە بواری کارناسی ئەرشەد و دووکرە، بردنەسەرەوەی یاسی هەقدەست و مەزایە، پێزانی ئیزافەکاری و کەمکردنەوەی سەعاتی کار بوون. ناڕازیان هەروەها داوایان کرد وەزارەتی بێهداشت بۆ پێزانی مۆڵەتی دامەزراندنی مەتەب هاوکاریان کات. گیانەدەستانی سوختبەرێک بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سەرباز. ڕۆژی یەکشەممە 5 سەرماوەزی 1402 سوختبەرێکی بەلوچ بە ناوی محەممەد دەربابی خەڵکی شارستانی سەرباز بە چەقەی هێزەکانی ڕۆژیم گیانی بەخت کرد. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵبەش، هێزەکانی یەگانی مێرساد بە بێئاگادارکردنەوەی پێشوەقت ئۆتۆمۆبیلی ئەو سوختبەرەیان داوەتە بەر دەستڕێژی گولە و
ماشینەکە وەرگڕاوە. لە کامیە و ڕووداوەدا محەممەد ئەربابی گیانی لەدەستاوە و هێزەکانی ڕۆژیم شوێنی ڕووزاوەکەیان بەجێهێشتووە. سەپاندنی زیندان بەسەر پەیمان فەرهەنگیان چالاکی کرێکاری گیلان. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕۆژیم سزای 1 ساڵ زیندانی بەسەر پەیمان فەرهەنگیان چالاکی کرێکاری خەڵکی پارێزگای گیلاندا سەپاند. بە پێزانیاریەکان لە قیانزەی دادگای پێداچوونەوەی گیلان سزای 1 ساڵ زیندانی پەیمان فەرهەنگیان چالاکی کرێکاری خەڵکی شارستانی کیاشاری پەسەند کردووە و ناوبراوی بە 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کردووە. ناڕوونی چارەنووسی چالاکێکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئێڤین. وێڕای تێپەڕبوونی 4 مانگ بەسەر کاتی دەست بە سەرکرانی ئەحسان ڕەوازژیان چالاکی کرێکاری خەڵکی شارۆچکەی پەرەندی ساران چارەنووسی ئەو بەندکراوە بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان ئەحسان ڕەوازژیان ڕۆژی 17 گەلاوێژی 1402 بە تۆمەتی ئەندامەتی لە گروپەکانی دیژبەری نیزام وەژماع و تەبانی بە مەبەستی تێکدانی یاسایشی گشتی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکرا. ناوبراو بۆ ماوەی 5 ڕۆژ لە گرتوخانەی سڵاتی مەلایەر و 3 ڕۆژ لە گرتوخانەی هەمەدان لێپرسینەوەی لێکرا و 2000 بۆ بەندی 209 زیندانی ئێڤین گوازراوەتەوە. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان ناوەندەمنیەکان هیچ بەڵگەیەکیان بۆ سەپاندنی ئەو 2 تۆمەتە بەسەر ئەحساندا نەبووە و ئەو چالاکە کرێکاریان لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش کردووە. دووە هەواڵ مانگرتنی چالاکانی مەدەنی و هونەرمەندان لە بەردەم کۆشکی سپی ئەمریکا. ڕۆژی سێشەممە هەفتی مانگی سەرماوەز کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و هونەرمەندانی ئەمریکا لە بەردەم کۆشکی سپی لە شاری واشنگتن کۆبوونەوە و خوازیاری کۆسایی هێنان بە شەڕی ئیسرائیل و حەماس بوون. بە پێڕاپۆرتەکان هاوکات لەگەڵ ئاگربەستی نێوان ئیسرائیل و حەماس کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و هونەرمەندانی ئەمریکا بۆ ماوەی 5 ڕۆژ لە بەردەم کۆشکی سپی مانگرتنیان ڕاگەیاند و خوازیاری کۆسایی هێنان بە شەڕی نێوان ئیسرائیل و حەماس بوون. یەکێک لە هونەرمەندانی چەپگەرای سینەمای ئەمریکا بە ناوی سینتیا نیکسۆن ڕەخنەی توندی لە سیاسەتەکانی جۆ بایدن گرت و ڕایگەیاند بۆ ماوەی 5 ڕۆژمان لە خواردن دەکرێت تاکو کۆتایی بۆ شەڕە ماڵ و وێرانکەرە بێنن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بن.